ڕۆژ 24/4 ساڵی 1974 کات 9 خولەکی بەیانی 4 فڕۆکەی حکومەتی عێراق لە جۆری سیخۆ گەیشتنە ئاسمانی شارۆچکەکە بە ماوەی 10 خولەک بۆردومانیان کرد. 16 بۆمبیان بەسەر شارۆچکەکەدا باران بەهۆیەوە 163 کەس شەهید و 300 کەس بریندار بوون. یەک لە سەرسەی شارۆچکەکەش خاپوورکرا. ئەو شوێنە قەڵاتزێ بوو. کەدا شەی سنۆبەر شەهید بوو لەگەڵ دایکە ئامینە و کۆمەڵی خوێندکاری کەس بریندار بوون کە ئێستاش بەهۆی برینەکانیانەوە هەر دەناڵێنن با بڵێن ئێستا زامی ئەو برینیان هەرماوە. ئەو ڕاپەڕینە گەشەی سند بۆ ئۆردوگا زۆرملیەکانیان بۆ شوێنەکانی کە وەکو ژاراوە، بەستەستێن، سەنگەسەر، تۆسووران لەوێشەوە بۆ ڕانیە و هەتا گەشتە سلێمانی و هەولێر لە هەمووی ڕاپەڕین دەستی پێکرد. ئەو دەنگەی دەبیسترێت ڕۆژی 24/4 ساڵی 1982 کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی قەڵاتزێ لە کاتی یادکردنەوەی بۆردومانەکەی ساڵی 1974 لە ناو بازاڕەوە بەمبەستی ئەنجامدانی ڕاپەڕین لە دژی حکومەتی ئەو کاتەی بەعەز بەرەو گۆڕستانی قەڵاتزێ بەڕێکەوتن، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکان بە چەک وەڵام درانەوە. بەهۆیەوە 3 هاوڵاتی شەهید و 8 بریندار بوون. خەسبەکەی کردن هەموو کوونەتارە بوو. بانەکە چوون بوو مەکتەب مامۆستا ئیزنی داینەوتی بڕۆنەوە لەبەرەوەی ئەمڕۆ تارە دە قەسب دەکات. دیارە ماش هاتینەوە لەسەر ئەو گردەی پێشەوە ڕاوەستاین هاتینەوە ماڵەوە و تومدای شتێکی وایە وەڵا داکشم بەڕەحمەت بێم دەستی هەمومانی گرت و ڕامان کرد بۆ ئەو کوونەتارانەی کە دروستکا بوو خەڵک دروستی کرد بوو کە پێشکەی بە گونیە و گەڵ گرت بوو. هاوکات جارێکی تر لە حوزەیرانی ساڵی 1989 قەڵاتزێ و سەنگەسەر بە گوندەکانی دەوروبەریەوە بە زۆرم لێ ڕاگوێزران بۆ ئۆردوگاکانی نزیک سلێمانی و هەولێر. بەپێی ئاماری دەستەی داکۆکی پشدەر لەلایەن حکومەتی عێراقە و بەهۆی شەڕی نێوان ئێران و عێراقەوە قەڵاتزێ زیاتر لە 177 جار بۆردومان کراوە. هاوکات لە کاتی بۆردومانەکەی زانکۆی سلێمانی کە لە قەڵاتزێ بوو لە پشکی شەهیدەکاندا هیچ خوێنکاریان بەرکەوت بەهۆی شێوانی جەستەی شەهیدەکان و شپرزەی هاوڵاتیان لە ناو یەک گۆڕدا چەند تەرمێک نێژراون. هەنگاو محەممەد نارتی گۆڕستانی شەهیدانی قەڵاتزێ.